أمور الجاهلية. النبي صلى الله عليه وسلم يقول: أمور الجاهلية تحت قدمي هاتين. يا صلى الله عليه وسلم فرميت أوي لكونا لجاهلية كرياوة لجير أو بياني منه باشا چیان کردووە لە کۆنوە ئاوا پێغەمبەر صلى الله عليه وسلم ڕقی لە کارەکانیانە زۆریان کردووە. لەم ڤیدیۆیە پێنجیتان بۆ باسەکەم کە لە ناوی ئێمەیە بەڕاستی باوە و بینراوە، بەڵام لەبەرەوەی ناوی تری لێنراوە خەڵک نایزانێ. یەکەم حکم و شەرعی خوا لە ناویانە بوو، بەڵام ئەوان ئیشیان پێی ناکرد، بۆ خۆیان یاسایان داڕشت وەکو ئیسا. خوای گەورە لە قورئانە فەرمێ: أفحكم الجاهلية يبغون ومن أحسن من الله حكما لقوم يوقنون. دوم ژنەکانیان حەزیان بە خۆڕوودکردنەوە کرد. خوای گەورە پێیانی فەرموو: ولا تبرجن تبرج الجاهلية الأولى. خۆتان پۆشتە بکەن. ئازانم لە ئێسایە سفوری ئەزانی ناوی چیان لێناوە؟ پێشکەوتن، کرانەوە، ئازادی. خوا ئازادیە بوو ڕێ. سێم خوێن ڕشتنە ناویانە زۆر بووە و ئاسان بووە، لەبەر هیچ یەکتریان کوشتووە. چوارم زۆر تانەیان لە نەسەب و ڕەچەڵەکی یەکتریەدا و زۆر فەخر و پۆزیان بە عێل و عەشیرەتی خۆیان لێدا بەسەر کەسانی تر. پێنجەم ئەسێرەبازیانە کرد، باوەڕیان بە بورجەکان بوو وەکو ئێسا. ئەژێ ئەگە بورجەکەت قڕژاڵوێ وەڵا شەنس و باشە، ئەگەر میزانوێ شەنس و ئاوای لێتێ و ئاوای لێتێ باران ئەوارێ و باران نابارێ. هەروەها